هەردوو ڕێکخراوی تەندروستی جیهانی و لیژنەی ئامادەسازی جیهانی هۆشداری تون دەدەن لەبارەی بەردەوامی مەترسیەکانی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و ڤایرۆسە مەترسیدارەکانی دیکە و شکستی سەرکردە سیاسیەکانی جیهان لەبارەی گرتنەبەری ڕێوشوێنی پێویست بۆ بەرگری لە بڵاوبوونەوەیان. لیژنەی چاودێری ئامادەسازی جیهانی کە لەسەر بانگێشتی بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوی تەندروستی جیهانی پێگاتووە راپۆرتێکی بڵاو کردووەتەوە لە ژێر ناونیشانی جیهان لە دۆخێکی بێسەر و بەرەیدا تێیدا هۆشداری لە بڵاوبوونەوەی زیاتری کۆرۆنا دەدات و دەڵێت ئامادەکاریە داراییەکان و هەوڵی سیاسیەکان وەک پێویست نەبوون، دەرەنجامیش هەمومان بە قورسی باجەکەی دەدەین. لیژنەکە لەلایەن گرۆ هارلم بەڕێوەبەری پێشووی تەندروستی جیهانیەوە سەرۆکایەتی دەکرێت. لە راپۆرتەکەیاندا باز لەوە دەکات جیهان لە بەردەم هەلێکی گونجاودا بوو بۆ هەنگاوێکی دروست لەبارەی ڕێگری لە کۆرۆنا. دەنگێکی زۆر بەرز داوایان دەکرد بۆ جوڵەکردن لە ماوەی دەهەی ڕابردوودا، بەڵام هیچ لایەنێک گوێی نەدا بە ئەنجامدانی ئەو گۆڕانکاریانەی پێویست بوون. لیژنەکە باز لەوە دەکات کە هیچ کات سەرکردەکانی جیهانی بەو ڕوونیە هۆشداریان پێنەدرابوو لە بڵاوبوونەوەی ڤایرۆسێکی لەناوبەر. لە بەرامبەردا ئەوان بە تەواتی کەمتەرخەمیان نواند و هیچ ڕێو شوێنێکی ئەوتویان نەگرتە بەر. باس لەوەش دەکات سەرنجام ڤایرۆسی کۆرۆنا دەرکەوت و شکستی هەموو لایەکی دەرخست لە مامەڵەکردنێکی جدیانە بۆ پارێزگاری لە ژینگە و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە وەک کاری لە پێشینە. راپۆرتی لیژنەکە ئاماژە بە کۆبوونەوەکانی سەرۆکی وڵاتان بەر لە ساڵێک دەکات لەبارەی چاکسازی ژینگە و هەنگاونان بۆ باشکردنی دۆخی ژینگەی جیهان لە ڕێی بەهێزکردنی سیستمی تەندروستی و مامەڵەکردن لەگەڵ مەترسیەکاندا. دەڵێت بەڵام ئەوانیش هیچ هەنگاوێکی بەرچاو و کردەیان نەنا کە شوێن بگرێت. ئامادەکاری جیهانی دەڵێت ئێستا ژوانە وەرنەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 و هەنگاو هەڵگرتن بۆ دابینکردنی کەرەستەی پێویست واتای ئەوەیە کە بە دڵنیاییەوە پەتایەکی دیکە بەڕێوەیە و کارەساتی گەورەتر بە دوای خۆیدا دەهێنێت. سەبارەت بەو راپۆرتە ئاژانسی ڕۆیتەرز ئاشکرای کردووە کە لیژنەی ئامادەکاری جیهانی پێشتر لە ساڵی 2019دا و بەر لە چەند مانگێک لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین راپۆرتێکی بڵاو کردوێتەوە و هۆشداری داوە لەبارەی ڤایرۆسێک کە بە شێوەیەکی خێرا لە جیهان بڵاو دەبێتەوە و ئەگەری هەیە ببێتە هۆی گیان لە دەستدانی ملیۆنان کەس و زیانگەیاندنی گەورە بە ئابووری جیهان. ئەم راپۆرتە لە کاتێکدا کە ڕۆژی 14 ئیلولی 2020 ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی کرد بە زیادبوونی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی 2 مانگی داهاتوودا بە شێوەیەکی خراپتر و دروستکردنی کارەساتی زیاتر. لەو بارەیەوە هانس کلۆگی بەرپرسی لقی ئەوروپای ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاند دۆخەکە بەرەو قورستر هەنگاو دەنێت. مانگی تشرینی یەکەم و دووەم گیان لە دەستدان زیاتر دەبێت. هەرچەندە تا ئێستا بەریتانیا و ئەمریکا ڕایان گەیاندووە کە بەم زوانە ڤاکسینی کۆرۆنا دەخەنە بەردەست و رووسیاش پێشتر ڤاکسینێکی ڕاگەیاند، بەڵام تا ئێستا تەندروستی جیهانی دڵنیا نییە لە سەرکەوتن بەسەر ڤایرۆسەکەدا.